لە خولەکی کۆتایی یاریەکەدا یانەی سیروانی نوێ نەیهێشت خەونی برنەوەی نەورۆز بێتە دی. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی لاوانی یانە نایابەکانی کوردستان و لە یاری دێربی شاری سلێمانیدا سیروانی نوێ میوانداری نەورۆزی کرد. یاریەکە لە جێمی یەکەمدا بە بەهێزی و بەهێرشکردنی هەردوویانە دەستی پێکرد و یاریزانانیش بەختی خۆیان بە چەندین هێرش تاقی کردەوە بە تایبەتی یانەی نەورۆز. هەر ئەوەش بووە پاڵپشتی بۆ تۆمارکردنی گۆڵی یەکەم لە خولەکی چل لەلایەن ئیبراهیم محەممەدەوە. گێمی دووەم تەواو جیاواز بوو چونکە یانەی سیروانی نوێ بە تەواوی دەستی بەسەر یاریەکەدا گرت و یانەی میوانیش بە تەواوی کشانەوە ناو یاریگای خۆیان و بەرگریان لە گۆڵەکان دەکرد. یاریەکە بەو تاکە گۆڵە تا خولەکی شەشی زیاد کراو مایەوە، بەڵام خەونەکەی بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە لەلایەن یانەی نەورۆز نەهاتە دی. کاتێک محەممەد دلاوەر لە خولەکی شەشی زیاد کراو گۆڵی بەرامبەر یاریەکەی تۆمار کردەوە و دیاربیەکەش بە یەکسان بوون بە گۆڵێک بۆ هەردوو لە کۆتایی هات. یاریەکەمان لە تایم یەکەما تا ڕادەیەک یاریزانەکانم لە ئاسی پێویستانە بوون، بەڵام جەمی دووەم هەنێ ڕێنمایی ماپیان ئەوە بوو بە هاتەوە ناو کەشوهەوای یاریەکە ئەوە بوو، یعنی یارێکی زۆر باشیان کرد، ئەوە بوو تا گۆڵیان تا گۆڵی تەعادولیان کردوانێ، یعنی نەتیجەکەش عادلانە بوو. من خۆم بۆ سێخاڵ یاریم کرد، بەڵام لە کەواشیلاو هەر دەستخۆشیان لەکەم. تاکی دیتر جاری وای یاریزان ئەو ڕێنمایی کە پێڵی بۆ نمونە جێبەجێ ناکە، بەڵام لە تایمی دووەمە 100% جێبەجێ کرد و ئەوە بوو هەدەفەکەشمان پێکا. ئەمەژی یەکەم یاریگاکەس بوو بە سەبەبی ڕئیسیەوەی کەمە نەتوانین بردنەوە بکەین، نەتوانین ئاسی یاریزانەکان خۆیان پێشکەش بکەن. ئەمەش بووە هۆکاریەوەی کەمە بتوانین بە تۆپی درێژ یاریکەین. ئێمە بەسەر تۆپی درێژ بوو یاریزانەکان زۆر ئاستەم و قورسە. ئێمە یاریکردی ئەمە زیاتر یاریزانەکان مەهاریە و بە پاسات تا ئاسا یاریمان کردووە. نا بەعکسەوە ئێمە زیاتر زەختمان لە یاریزانەکە کە شەوطی دووەم بە تایبەتی شەوطی دووهەم زەختێکی تەواوەتی لە تی بەرامبەر بکەن بۆی نێرە ساحەی ئێمەوە، بەس ئەوتر ئەوانش بوو بە هەوڵ و ماندووبوونی خۆیان ئەوانش زەختیان کرد و گۆڵی تەعادولیان کردووە و دەستخۆشیان لێکە. بەڵێ ڕاستە، بە تایبەتی جێمی دووەم بە یاریێکی زۆر باشمان کرد، بە دابەزی بوونە ساحەیەوان و یاریێکی زۆر باشمان کرد. چەند فرسێکیشمان فەوتان ئەوایە گۆڵی زیاتریشمان کردەوە. لە تایمی یەکەمیش 2 بۆ 3 فرسەی وازەح فەوتاوە هەمووتان شایەتن و بینیوتانە. تایمی دووەمیش 2 بۆ 3 فرسەی وازەحی تر ئەمە کاتە 6 فرسە، لە 6 فرسە تۆ گۆڵێ بکەی بێ حتمما نەتیجەکەی شەبێ باجی بدەیت و خراپ یاری بکەی. جێمی یەکەم لە ئاسی تیپەکەمان بەعام هەمومان باش نەبووین، بەڵام تایمی دووەم یارێکی زۆر نایابمان کرد. تایمی یەکەم وەکو تایمی دووەم یاریمان کردایەت دڵنیا دەکەمەوە 100% بردنەوەمان تۆمارە کرد. سەر ڕای بەرامبەر بوونەکەی یانەی نەورۆزیش خاڵەکانی بۆ 19 خاڵ بەرز کردەوە و بەتەنیا لەسەر و ڕیزبەندی خولەکەیە و سیروانی نوێش بە هەمان شێوە لە پلەی سێم مایەوە، بەڵام بە جیاوازی گۆڵ لەگەڵ هەولێری دووەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 15 خاڵ. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیە، سلێمانی.